تا ئێستا وەزیری شەهیدان و ئەنفەڵکراوان یەرێم لەبارەی ئامادەکاریەکان و چۆنێتی بەڕێوەچوونی 33مین ساڵیادی کیمیابارانی هەڵەبجە سەردانی شارەکەی نەکردووە. حکوومەتی یەرێم بۆ بەڕێوەچوونی یادەکاش تەنیا 6 ملیۆن و 400 هەزار دیناری تەرخان کردووە کە ئەوەش بووە جێگەی نیگەرانی سەرجەم توێژەکانی هەڵەبجە و ئاشکرای دەکەن هیچ شتێک لە ئاست بارتەقای قوربانیەکانی هەڵەبجە نییە و پێویستە یادەکە بە شایستەیی زیندوو ڕابگیرێت. ئەو مەبلەغی دابین کراوە من ناڵێم مەبلەغی بەڵام من واست دەکەم هیچ شتێک لە بارتەقای مەرگەساتی هەڵەبجە نییە نەگەوەی 50 ملیۆن و 40 ملیۆن و 60 ملیۆن. ئێمە داوا ئەکەین حکوومەتی یاریمی کوردستان ئاور لە هەڵەبجە باتەوە لانیکەم لە شانزی سیا گوێبیستی هەنێ لە داواکە هەنێ لەو بەڵێنانە بین یاخود ئەو کە داواکاریانە بین کە خەڵکی هەڵەبجە بە بەردەوامی هەیەی لە مەسەلەی سەرپێخستنی پارێزگاکە لە مەسەلەی چارەسەری بەرکەوتوانی چەکی کیمیاوی لە مەسەلەی مناڵەون بۆکانە زەوی بۆ کەسوکاری شەیدان و ئاوەدانکردنەوەی هەڵەبجە ئەمانە کۆمەڵی داواکاری بەردەوامی هەڵەبجن ومێ دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان لە شانزەی سیا کۆمەڵی بڕیاری عملی پێبێ بۆ خەڵکی هەڵەبجە لانیکە ئەگەر یادەکە ئەوێ نەبوو ئێمە دڵمان ویستی و خەڵکی هەڵەبجە و کەسوکاری شەیدان ویسیان حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێ بڕیار بدات کە دڵی خەڵکی هەڵەبجە بداتەوە بەڕاستی. کەسوکاری شەهیدان و قوربانیانی کیمیابارانەکە دەڵێن بۆچی حکوومەت بۆ مەراسیمی لاوەکی و ئاهەنگ و کۆنسێرت و بۆنەی ڕووکاش بودجەی گەورە تەرخان دەکات بەڵام بۆ یادکردنەوەی شەهیدبوونی 5,000 کەس و وێرانبوون و خاپورکردنی شارێک بڕەپارەیەکی کەم تەرخان دەکات. ئەو پارەی بۆ یادی 33مین ساڵیادی تاوانی کیمیاباران حکوومەت دابینی کردووە پارە و خەرجی میوانداری بەرپرسێکە. کامیادانە بە جۆرە جۆرەکان بەرەو بچووکردنەوە ئەڕوا بەداخەوە هەر بۆ نمونە لە بودجەی ساڵە بڕێ پارێکی ڕەمزی دانراوە کە قەنەعەت مایە بەشی سەرسفرەی میواندارەیەکی یەکێ لە ماڵە بەرپرسەکانە کە ئەم پارەی بۆ یادکردنەوەیەکی 5,000 شەیدی شای هەڵەبجە دایانناوە کە ئەمە جێگای گلەی ئێمە زۆرە لە جێگای چۆن بڵێ مەراق خوێن بۆی کە بە جۆرە جۆرەکان ئەم کەیسانە ئاوا بەو شێوەیە ئیشی لەسەرەکرێ گرنگە دەوڵەمەندتر ئیش لەسەر ئەم بابەتە بکرێ بەڕاستی بودجە لەم بابەتانە سەرت بکرێ نەک لە بابەتی کاروباری هەڕەمەکیان لەش ئیشی باشە سەرت بکرێ هەرچەند پارە سەرفرێ بۆ شاری هەڵەبجە لەو بابەتانە پێم وایە زەرەریتیان و قازانجیایە بۆ کۆی کەیسی کیمیابارانی هەڵەبجە. کۆرە ئەگەر تۆ هەموو پارەت نابێنی لە ئاسی خوێنی شەیدێکی هەڵەبجە نییە ئەگەر بەڕاستی بتێ بەڵام من ئەڵێم هۆکارەکەی نازانم هۆکارەکەی ئەوەی قەیرانی ئابوورێ هۆکارەکەی شێوە خوا نەزان بەخۆ نازانم هۆکارەکەی بۆچی یعنی بەو شێوەیە ئایا لە هەموو شوێنەوەیە بۆ هەموو یادێوایە تێناگەم ئیسە بۆ نمونە شتێ لە هەولێرە ئەکرێت بە هەموو شێوەیە خزمەتی ئەو لیا لە سلێمانی هەر لە شارێکە بەڵام ئەمەی هەڵەبجە بەڕاستی بە پێی خواستی ئەمەنی. خەڵکی هەڵەبجە دەڵێن شارەکەیان بووە سیمبولی گەلی کورد بەڵام دەسەڵاتی کوردی لە 33 ساڵی ڕابردوودا نەجێ دەستی خۆی لە شارەکەدا جێشتووە نە ئەو بەڵێنانش کە بە خەڵکی هەڵەبجەی داوە بردوونیەتە سەر. بەشێک لە کەسوکاری شەهیدانش دەڵێن ساڵ لە دوای ساڵ حکوومەت کە بەرەمی خوێنی شەهیدەکانیانە یادەکە بچووک دەکاتەوە بایەخی وەک گەورەی تاوانەکە پێنادات بەڵێنەکان وەک هەمیشە ون دەبن و ساڵانەش کار بەدەستان بەدایان و تاری چاواشەکاری شانزەی سێ تێدەپەڕێنن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.